کە ئەو خانەم تەواو کرد ئێرانە هەمووی شاغ بوو تاتە شاغ بوو زۆر ناشیرین بوو فکرم هات گوتم منیش لێ وەرێ دروست بکەم تێگەیشتی هەم لە خۆشی خۆم و ئیسراحەتی خۆم و هەموو خەڵک بێت تەماشا بکە وەکو شتچکۆن و وەکو ئەوەی کە ڕوانزی بخۆم ڕوانزیمە ڕوانزی زۆر سۆزم عەزم لە ڕوانزەیە ئاسەوارەکانی ڕوانزی و ڕوانزی کۆن بین ناو عەوشەی خۆم دروست بکەم. قوتابخانەی بەڕاستی قوتابخانەی کاولۆکانە ئەمن کاتی خۆی لەو کاولۆکانە خوێندم تەواو کردیە بەس قوتابخانە تەمەن لە کاولۆکە بەو شێوەی نەبوو ئەمن شێوەکەیم گۆڕیە ئەمن شێوەکەیم گۆڕیە مەسەن دەست ئەو زواندم کردیەوە بڵێ بەس مهم ئەوەیە کە قوتابخانەی کاولۆکایە لە ناوکەشم کە گۆڕیە قوتابخانەی بێز لەبەر خۆشەویستەیە کوڕەکەم تێگەیشتی گوتم هەست و خۆشەویستیم زۆر لۆی هەیە فەرقی نییە کە کاولۆکایە بەس قوتابخانەی بێز و بیناوەکەی لە خەیاڵم لە یادمدا هەرای بیتن هەر بمینیتن. ئەو تۆپە تۆپی وەستارەزە بە کاتی زمانی خۆی وەستارەزە دروستکردی لە ساڵی 1203 بەکارهێنانی ئەو تۆپە لەو چ بوو ئەو کاتی تەمەن هەبەست مەزم ئەو تۆپەشی زۆری هەبوو وەستارەزە هەبوو هات لە ڕوانزە جبەخانەشی دروست کرد مەسەڵ تۆپی دروستکردن دەبانزی دروست کرد و بڕنۆی دروستکردن شتانە لەو دیفاع لە چ بوو هەم لە ئیمارەتەکەی خۆی و هەم لە شارەکەی خۆی ئەو کاتی کە دروستی کرد بە ئەو تۆپانە تۆپینە زۆر بەناوبانگن مەزمە ئەو تۆپەش زۆر شەیە هەم لە بەغدایە هەم لە مۆزەخخانەکانی بەریتانیا ئەو زیانەنا دوای ساڵانی هەفتا و پێش هەفتا و شێستەکان لەعسر لە شێستەکانی بەرەو سەرێ ئەو تۆپە بەکاردەهێنرا بۆ ڕۆژشکاندن ئێوارە خەڵک لە باتی مەسەل سەماعی کامیرە نەبوو ئەوە نەبوو میکرۆفۆن شتوانە تۆپ کە ئەتەقێنرا لە ڕوانز دەوروبەری هەموو گیان لێ بوو ئەوە بەربانگن پێشچێنین بەو تۆپەی. ئەوە حەبسی خانەی پاشای کۆرەیە کاتی خۆی کە لێرە دروستکرا بوو ئەو کەسانێکی خیانەتیان لە خۆیە کردو لە ملەتیانە کردو لە حکوومەتی ویانە کرد خیانەتکار بوون دەیەخسنەوە حەبسخانەی و ئەو کابرایش مەسەرەن بەڕاستی بە عەدالەت و بە زەمیر و بە ویزدان بوو خەڵکی خۆی خۆشەویست ئێتمامی بە مەتقی خۆی ئەدا بەرە ئەگەر یەک خیانەتی لێ کردبایە ئەوە شوێنی بوو ئێرە جێگای بوو ئەلێ لە فرەدار ناو خوارێ ئەوایە کوشت. فکرم هەستا فکرم هاتە خسەر گوتم باشە ئەمن لۆ ڕوانز کاتی خۆی کە دژمن وێرانی کرد و کاوری کرد نویان کردەوە بە ئەمن گوتم وەڵڵاهی با لە ناو باخچەی خۆم لە ناو عەوشی خۆم
وەکو دیمەنش جوان دڵسۆزی بۆ ڕەواندزێ هەستم ڕەواندزی کۆن دروستکەمەوە بە هەموو دام و دەستگاکانیەوە بە تۆپەوە بە قەلعەوە بە عەبسیخانەوە بە پاشای کۆرەوە قوتابخانەوە بە هەموو شتێکەوە ئەوزاش ئەو مادیبوونە جێم لە مادیبوونەکەی نییە هیوایەتم هیوادام یعنی لە بەرنامەشم دایشتی جوانتر و ڕێکتر ئەوەی دروست بکەم ئەگەر لە توانام دابی.